بۆیە ئەچمە سەر پرسیارەکان و دوای ئەوەی تر ماڵاوایەتیان لێکم. لە 10 ساڵی ڕابردووە ئێمە دوای وەهمی گۆڕانکاری و شیعارات کەوتین. سەرئەنجام دەرکەوت نەکەر ئەسڵ و ئەساسی نەبوو، بەڵکو کۆپیەکی ناشرینترین لە یەکێتی و لە پارتیمان بەرهەمهێنا کە بزوتنەوەی گۆڕان. پرسیارەکەی من ئەوەیە، ئەگەر کاک نەوشوان مستەفا نەیتوانی عەدالەتی کۆمەڵایەتی جێبەجێ بکە، مڵک و ماڵی گشتی بجێڕێتەوە بۆ خەزیێنەی گشتی، خۆ ئەیتوانی نائەدالەتی نەکە و لەسەر حسابی ڕەش و ڕووت ئەی گۆڕین کوڕەکانی نەکە بە ملیۆنێر و مڵک و ماڵی گشتی لەسەر تاپۆ نەکات. خۆ ئەیتوانی وانەکە. نەیتوانی بە ویجدانتان نەیتوانی ئەیتوانی. ئەگەر نەیتوانی سنوورێ بۆ بنەماڵەکردنی حکم لە کوردستانە دابنێ وەکو بنەماڵی تاڵەبان و بارزانی، خۆ ئەیتوانی بەو شێوە سەقەتە بەو شێوە نابوتە لاسایی پارتی وێشێتی نەکاتەوە و مناڵەکانی نەکا بەکەڵەگا بەسەر ئەو خەڵکە داماوی گۆڕانەوە. دەی پرسیارەکەم مانتەقی نییە؟ ئەگەر کاک نەوشیوان نەیتوانی ژیانی ئێمە بگۆڕێ، خۆ ئەیتوانی ئاوە ناومێد و بێمتمانە و سەرگەردانمان نەکات. حیزبێکی ساختەچی بەجێ نەهێڵێ بە ناوی گۆڕینی ژیانی خەڵکەوە و کۆمەڵێک دز و درۆزنیش دەوڵەمەند نەکات. خۆ ئەیتوانی. نەیتوانی؟ ئەیتوانی. ئەگەر کاک نەوشیوان نەیتوانی یەکێتی بکە بە حیزبێکی موەسساتی، خۆ ئەیتوانی گۆڕان بکە بە موەسسات. کەس دەستی نەگرت بوو. هەتا مردیش نەیهێش خانی ڕاپەڕاندن دروست بێ عەزیزان، چونکە ئەیزانی بڕیاری سیاسی لە خۆیەوە ئەگوێزرێتەوە بۆ بازنێکی گەورەتر کە خانی ڕاپەڕاندنە. بۆیە نەیهێش دروست بێت. زانین دەسەڵاتەکانی لەگەڵادا بەشەکە. جوان جۆ لە پرسیارەکانم کردن، هەمووی فاکتە، هەمووشی مانتەقیە، کەسیش باسی بێڕێزی و ئەلەم بابەتان نەکا. پرسیارەکانم بەڕاستی فەلسەفیشە. کاک نەوشوان مستەفای ڕەحمەتی ئەم شەوی لە هەموو شەوێ خۆشتر بێ وەکو ئەڵێن گۆڕەکەی پڕ بێ لە نور، بە پاساوی ئەوەی کە چیاو نما لەبەر ئەوەی کوڕی ئەون هەتا ماون ناتوانن وەکو خەڵکی ئاسایی کار و کەسابەت و سیاست بکەن. لەبەر ئەوە کارگەیەکی منتۆکەی لەسەر تاپۆ کردن، کەچی دوای خۆی کار و بازرگانیان ئەوە پێکەوە گرەیە و بوون بە بازرگانی سیاسی. دەبڵێن وانی. کاک نەوشوان مستەفا ئەگەر بە قسە و شیعاراتیش دژی بە خێزانیکردنی گۆڕان بوو بێ، بە کردار ئامادەکاری بۆ هاتنە پێشەوە و دەست بە سەراگرتنی گۆڕانی بۆ کوڕەکانی کردووە. ئەمە ڕاستی. زۆر بە سادەیی کاک نەوشیوان وەکو پیاوێکی دنیا دیدە، وەکو نەوشوان مستەفا باش ئەیزانی پارە لای کێ بێ، دەسەڵات لای ئەوە. ئەویش هەموو ممتەلەکاتی گۆڕانی خستە ناو گیرفانی کوڕەکانی و ئۆتۆماتیکی دەسەڵاتیشی یا بە کوڕەکانی. دەبڵێن وانە زەحمەت نەبێت. بڵێن وانە. جا کاڵفامی وا هەیە ئەڵێ چی؟ ئەڵێ کاکە خۆچیان نما هیچ پۆستێکی حیزبی و حکومیان نییە. کابرایە بتوانێت سەرۆکی حیزب ئەندامانی خانەی ڕاپەڕاندن وەزیر و گزیر دابنێ، چی پێویستی بە پۆست و دانیشانی سیاسیە خۆشەویستان؟ ئەو خۆی خاوەنی حیزبەکەیە، ئیتر پۆست چییە؟ حیزبەکە لە حەوشەکەی ماڵی چییە سیاست دەکا؟ هەمومان بینیمان لەم هەڵبژاردنەیە کە ڕێخەر و خانەی هەڵبژاردن هەمویان چون بۆ ماڵ بۆ لای چییە؟ تا بەیعەتی لێوەرگرن و وەلایی بۆ تازە بکەنەوە. دەبڵێن وانە زەحمەت نەبێ. جا هەندێک گەمژە و ناحاڵی هەن ئەڵێن چی؟ وەڵڵاهی نەوشوان مستەفا سیقەی بە هاوڕێکانی نەکردووە و ترساوە نەوەکە گردەکە پاچە پاچە بکەن، بۆیە لەسەر گۆڕان تاپۆی نەکردووە و دواتر وەکو وەرەسە بۆ مناڵەکانی ماوەتەوە. اینجا هەموو بنەماڵ دەسەڵاتدارەکانی دنیا هەروە قساکەن. هەموو بنەماڵ دەسەڵاتدارەکانی دنیا هەروە قسەکەن و ئەڵێن دەسەڵات ڕادەستی کەسێکی خێرە ناکەین، چونکە سیقەیان بە کەس نییە جگە لە مناڵەکانی خۆیان نەبێ. پاشان تو خوا تو وجدانتان عیب نییە 50 ساڵ پێشمەرگە بیت لەگەڵ کەسێکە، بەڵام دوای سیقە پێ نەکات و مناڵەکانی خۆی بکە بە ساحێب ماڵ و ئەو عالەمە بکە بە کرێکی. ئەبێ بەڕاستی ئەبێ. ئیتر کاتی ئەوە هاتووە
ئەو مێژگوت ئەو مێژوە دادگایکەی دڵنیام ئەو دادگایە لە ئارام محموود دەست پێ کات هەتا 100 بابەتم ئامادەیە ئەو مێژوە هەتا 100 بابەتم ئامادەیە بۆ شارەزاییتە ئەو شەڕە تا کۆتایی ئەەکەم تا کۆتایی من زۆر قیسیشمە بەڕاستی زۆر قیسیشمە با باش بیزانین کراسم هەیە 20 ساڵ بەلێسە کردومە هەلی نابمەوە نابلیان نابوو ئیتر بۆیە کاتی ئەوە هاتووە ئەم مێژوە دادگاییکە ئەمە چ منطقێکە ئەمە چه ئەخلاقێکی سیاسیە بە درێژایی 50 ساڵی ڕابردوو سەدان هاوڕێی خۆت هەزاران ڕۆڵەی ئەم نیشتیمانە بە ناوی پێشکەوت و خوازی دژایەتیکردنی بنەماڵەوە خێزانی سیاسیەوە بە کوژ بدەیت پێش مەرگیشت هەموو کەرەسەکانی بە بنەماڵەیی کردن بێ بە مناڵەکانی خۆت هەموویشی جێبی هەڵی بۆ مناڵەکانی خۆت تەنانەت هاوڕێدرێنەکانی دەیان ساڵەی خەباتیشن بکەیت بە شاگرد لە بەردەستی ئەوانە دەی وانە دەی بە نەفرەت مەکەن ئێمە تاوەکو حکمی خۆمان بە هەموو گۆڕانەکانی دەرەوەی گردەکەیش ئاڵێم لێرەوە ئێمە هەتا حکمی خۆمان نەدەین بەسەر کاکنەوشوام سەفایە جایا چاک یا خراپ وەکو واقع چون کاکنەشوام وەسیەتی کردووە با کوڕەکانی وەسیەتەی کاکنەشوام بڵاوکەنەوە ئەگەر ئەڵێن ئێوە هەڵاکەن با بڵاوکەنەوە وەسیەت نامەکەی بەڕاستی هەتاوەکو حکمی خۆمان بەسەر کاکنەشوام سەفا نەدەین ناتوانین باز لە ئومێد و هەستانەوە بکەین بەڕاستی چونکە من متمانم بە کەس نەماوە کاک لە دوای کاکنەشوام متمانم بە هیچ کەسێک نەماوە کاک گومان لە سێبەرەکەی خۆمەکەم کاکیش تەواو خۆ بەدەست نییە بەدەست خۆم نییە کاک تا نەگەینە زانینی ئەوەی کە تەواوی هۆکارەکانی هەڵخەڵاتاندن و باوەڕکردنمان بە شیعارەتەکانی گۆڕان ناتوانین جارێکی تر متمانە بە هیچ کەسێ بکەین و ناتوانین متمانە بدەین بە هیچ کەسێ بەڕاستی بۆیە ئەم بابەتە پێویستی بە لێکۆڵینەوەی چڕوپڕ هەیە بۆ دەداچوونی وردی ئەوێ و من بەڕاستی کاری لەسەرەکەم بۆیە گرنگە سەرەتا وەڵامی ئەم پرسیارانە بدەینەوە خۆشەویستانی عەزیزان نەوشوام سەفا پیاوێکی ڕازگۆ و مەبدەئی بوو یا عالەمی بەکارهێنا بۆ دژایەتیکردنی نێارە شەخسیەکانی خۆی بەناو گۆڕینی ژیانی خەڵکەوە ئەمە پرسیارە بۆ منشو دووبارەیەکەمەوە کاکنەشوام سەفا پیاوێکی ڕازگۆ و مەبدەئی بوو یان عالەمی بەکارهێنا بۆ دژایەتیکردنی نێارە شخصیت تایبەتیەکانی خۆی بە ناوی گۆڕنی ژیانی خەڵکەوە ئەمە یەک گۆڕان پرۆژەیەکی سیاسی گشتگیر بوو یا پرۆژەیەک بوو بۆ قوتارکردنی خودی کاکنەشوام سەفا لەو تاکەوتنەوەی یا ئەو پڕاوێز خستنەی ناوێکشێتی کە دووچاری هاتبوو بە تایبەت دوای شکستی باڵی ڕیفۆرم لە ناوێکشێتیە ئەوش پرسیارێکی تر گۆڕان چی لە ژیانی گشتی گۆڕی گۆڕانی حیزبێک بوو بۆ گۆڕینی ژیانی گشتی یا ژیان و گوزەرانی کۆمەڵێک خەڵکی دیاریکراو لەسەر و هەمووشیانەوە ژیانی مناڵەکانی خۆی گۆڕی پرسیارەکە ئەوەیە کاکنەشوام سەفا باوکی هەژاران و بەرگریکاری شەوساوەکان بوو ئەگەر وایە ناوی دوو بەرپرسم پێ بڵێن ناوی دوو بەرپرسم پێ بڵێن دوو بەرپرسی کوردم پێ بڵێن هێندەی کاکنەشوام سەفا مڵک و ماڵی لە دوا بەجێمابێت کە بە دڵنیاییەوە هەر گرد و مەعمەلی چیمەتۆ نییە وەک ئەوەی خەڵک ئەیزانێت بگرە زۆر زۆر لەوە زیاترە و لە ئایندەدا ئەم ئارام ئەحمەدە هەمووی ئاشکراکات هەمووشی بڵاوەکاتەوە بەڕاستی چونکە هیچ سەرکردەیەکی کورد هەتا ئێستا هێندەی کاکنەشوان سامانی بەجێ نەهێشتووە بۆ کوڕەکانی بە تەحەداوە ئەڵێم ئیعدام بکەن لەسەر ئەو قسەیە ئیعدام بکەن بەڕاستی بزوتەوەی گۆڕان و کاکنەشوام سەفا یا گۆڕان ئومێدیان دروست کرد یان ئومێدیان کوشت و متمانەیشیان نەهێشت کامیان خۆم لەگەڵ دوو هەمینە هەر 10 ساڵی ڕەباق فریویان داین بۆ 10 ساڵی تریش کۆمەڵگای ئێمەیان بەتەواوەتی ناومێت کرد پرسیارێکی تر چی بوو لەبیرم بوو گۆڕان گۆمی مەنگی سیاسی لە کوردستانی باشوور ئەشڵەقان یا هیچ مانایەکی بۆ سیاست و ئەخلاقی سیاسی نەهێشتەوە خۆشەویستە ئەخلاقی سیاسی لەو دەڤرا بە تایبەتی هەر نەماوە باو کە ڕۆ گۆڕانشیان بە مکری ئەو ڕەفیقانی خۆم 10 ساڵ ئێمە هاوکار بووین لە گردەکەەوە شەو و ڕۆژنیانیش من بخەوم لەسەر ئەو ڕەخنانە 2 ملیۆن بێحرمەتیان بۆ ئارام ئەحمەد خۆشەویستە ئەوە ئەخلاقی سیاسیان نێشتەوە چەندین برادەرم ئێستا لەو گردا هەیە نایەن مەرحەبای بکەن لەبەر چیاونمە باشە چیا ئەندام پەرلەمانی بان کردووە لە هەولێرەوە وتێتی بۆچی کۆمنتی بۆ ئارام ئەحمەد نووسیوە
ئەندام پەرلەمانی بان کردو بەگرێت و بۆ کۆمێت بۆ ئارا مەحمەد نووسیوە دەوەرە اینجا سەیرکە باشە لە بەرامبەر هەموو ئەمانەیە بۆچی زۆری نەمان باوەڕمان پێکرد هەم بە کاک نەشوان و هەم بۆ بزوتەوەی وەکو خۆم بۆ نمونە بۆچی لە خۆیان دڵسۆزانەتر بەرگریمان لەو پرۆژەیە کرد ئایا ساویلکەی و نەزانی و گەمژەی و ناحاڵیبوونی خۆمان بوو یا ئیستیغلال کراین یا ئیستیغلال کراین و هەمومان بووینە چۆن بووینە خزمەتی خولیاکانی ئەوان بەڕاستی عزیزان هەر هێنانی دەبابەی بەعس و شەڕکردن واتە هێنانی سپای پاسداران و هێنانی سپای تورک و ئالەم بابەتانە خیانەت نییە لە حەقیقەتە بەڵکو نائومێدکردنی خەڵک و فریودانی خەڵکیش بەڕاستی خیانەت من هەر کەسێ من پیاوێکی سادەم هەر کەسێ لە سادەیی من سوء ئیسفادە بکە و ئەو سادەیی من بچێتە خانەی فێڵەوە بە حیاتی لێی خۆش نابم لە قەبریشا لێی خۆش نابم بەڕاستی چکە من پیاوێکی سادەم بێ بەرژەوەندیم بەڕاستی بۆ پێی دڵپاچیوە کارەکەم ئەو کەسەی بێوێ لەبارەی سیاسیەوە لە دڵپاچی من سوء ئیسفادە بکە و بەکارم بهێنێ و فێڵم لێ بکە لە قەبریشا لێی خۆش نابم لەوە دڵنیا بم لێی خۆشبوونی نییە بەڕاستی باشە ئێوە هەمووتان پێم بڵێن ئایا بژوتەوەی گۆڕان جیاوازی چی بوو لەگەڵ پارتی وێکێتیە پارتی نێشادێتەوە وەڵێ من حیزبێکی بنەماڵەییم باشە کوڕەکانی تاڵەبانی دوای چەندین ساڵ لە نەخۆشکەوتنی باوکیان و دوای چەندین ساڵ لە مردنی باوکیان هەتا ئێستا جورئەتیان نەکردووە دەست بۆ دامەزراوەکانی یەکێتی نیشیمانی بەرن و بڵێن ئەم حیزبە هەمووی خۆمان و بیکەن بە مڵکی خۆیان بەڵام ئەو ڕۆژێک کاک نەشوام سەفا کۆچی دوایی ئەکا بۆ ڕۆژی دواتر کوڕەکانی ئەچن شوێنەکەی دەبەن بۆ خۆی و هەموو شەکەنەکەن بەناوی خۆیانەوە ئادەی ئێستا کامیان جیاواز پرسیارەکەم ڕوونە خۆشەویستان هەتا ئێستا کوڕەکانی جەناب تاڵەبانی جورئەتیان نەکردووە بە نمونە دەست بەسەر هەموو دامەزراوەکانێکی تیا بگرن بەڵام کوڕەکانی نەشوام سەفا یەک لە تەعزیەکەیە چوون دەستیان بۆ هەموو شتەکان برد هەمیان کرد بەناوی خۆیانەوە فەرقەن چی کۆمەڵە پرسیاری زۆریشم ماوە بەڵام دڵنیام کە کەس جورئەتی ئەوەی نییە وەڵامی ئەم پرسیارەی من بداتەوە بەڵام هەموو ئەو پرسیارانە لەگەڵ چەندین پرسیاری ترە بەپێی دەرفەت بەپێی کات خاڵ بە خاڵ وەڵامی هەمویان ئەدەمەوە عەزیزان بۆیە دوجار ئەوە بڵێم کە بەڕێزان دوای گۆڕانکاری دوای ئەوەی کە ڕوویە ئێستا ئەیانەوێت بە ناوی دروی گەنج و دروی نوێبوونەوە 10 ساڵی تریش ئەو خەڵکە لێ بخڕن گوایە بڕیان تازە کردوتەوە و بەهێنانی پێشەوەی کۆمەڵێک بە ناو گەنج کە هەموو ئەو کەسانە ئەناشین چین بەڕاستی و ئەزانین چۆنش دانراون فڵانە فیسارەکان بۆیە یەکش زۆر گرنگە کە هەمومان بیزانین لە ناو گۆڕانە چی ئێستا و چی ئەو کاتەیش هیچ ململانەیەک نەبووە بە ناوی گەنج و پیر و نەوەی نوێ و نەوەی کۆن و ئالەم بابەتانە هەتا کاک نەشوام سەفا مابوو زۆر زیرەکانە گەنجەکانی جیا کردبووە پیرەکان بەولاوە ئاوا ناوی نابوو بە گەنجەکانی ئەوت ئەگەر من نەبم ئەم پیرانە حساتان بۆ ناکەن بە پیرەکانی ئەوت ئەگەر من نەبم ئەم گەنجانە پاڵەتانکەنە دەرەوە لە گردەکە باشە لەم بازاڕە شێواوەیە بۆ خۆی ئیسفادەی لە هەموو مۆزوعەکانە کرد و سیاستی کەتکە و زاڵبەی بەڕاستی پیادەیە کرد بۆیە کانۆشیوان ئەیتوانی زۆر شت هەیە بیکات ئەیتوانی بەر لە هەموو شتێ چانسی گردەکە یەکلایی کاتەوە بەڵام بەداخەوە کە نیکرد بۆیە خۆشەویستان کێشەی ئەمڕۆی بزوتەوەی گۆڕان کێشەی گەنج و پیر نییە بە هیچ جۆرێ بەڵکو کێشەی کۆتایی هاتنی خیتاب و وەزیفێ ئەم بزوتەوەیە خیتاب و وەزیفەی کۆتایی پێهاتووە گۆڕان ئێستا خۆی بۆ بەبار بەسەر شانی خەڵک و حتا بەسەر شانی خۆشیەوە بۆیە بە کۆمەڵێک هێنانی کۆمەڵێک گەنجی دەموچاوی ساختە بەڕاستی چارەسەریشیان پێ ناکرێت بۆیە هەموو ئەو پیرانە بۆ هەموو خوار و خۆچیەوە لەو بەناو گەنجانە بە شەهامەترن و شەریفتریشن
باشە چونکە من لە خۆ ئەو قسەیە ناکەم یوسف محەممەدتان بیرە یا بیتان خەمەوە هەمومانەمان و یوسف محەممەد وەکو گەنجێک و دکتۆرا و فڵان و فیسال مەسعود بارزانی ئەیا بە عەرزە هەمومان وامانەوە بێ ئاگا لەوەی کە عالەمی کردبوو بە واسیتەوە بە تکاکار تا بارزانی ڕێگەی بدە بشێتەوە بۆ هەولێر لەسەر کورسی سەرۆکی پەرلەمانەکەی دابنیشێت باشە ئێمە بێ ئاگا بووین لەوەی کە ئەمەندە بچوو بوو بۆ ئەو یوسف محەممەدە لەبەر قاچی جەعفەر ئیمنچیا ڕائەوەستا وەستی چاخواردنەوەکانی سلێمانی و سەفەرەکانی ئەوروپای بۆ سەر فکا و شتێک زیایشی بۆ بنووسێت ئێمە وامان ئەزانی ئەم خوێنەوارە دەوڵەتداری و دەسەڵاتە لە بن دەرەهێنێ دەسەڵاتی نەخوێنەوەکە لە بن دەرەهێنێ کەچی ئەڵێ من ناوی کەسم نەهێناوە کاتێوەتی کە ئەمانە دەسەڵات حکومڕانی بە کەسای نەخوێنەوار ناکرێت لە دوایشە پاڵەوانێ بوون لە پەشمەک لەوە هەم بەڕاستی درۆزن بوون ئەمانە نیوەبوونەوەکەن عەلی و عەدنان و بابەکر و نازانم ئەمە هەڤاڵ ئەوبەکرەوانە ئیکەن نە بابەجێن هەتا ئەڵبەتە هەڤاڵ ئەوبەکر لەوان شەریفترە لایەکەم تا ئێستا لە دزی و گەندەڵی نەئاراوە نەئاڵاوە ڕەنگە ڕەخنەمان لێ هەبێ لە هەندێک کارە بەڵام ئێستا خوا لەوانش باشتر بوو لە حەقیقەت وەڵڵی عەزیزە بە ویژدانم نەک گەنجەکان محەمەی مەهدی ئێستا بێت ناتوانێت جارێکی تر گۆڕان بکاتەوە بە گۆڕان جا بیچن بەس خەریک جیفان بکردنی خۆتان آخر پرسیارم لە ئێوە ماوە بەڵام بە باشی جۆم بۆ بگرن ئێوە پێم بڵێن غەیری چیای نەوشوان مستەفا کوڕی هەژار ناڵێ کوڕی بەرپرسەکان ئەڵێ بەرپرسەکانی کوردستان کامیان لە کوڕی بەرپرسەکانی کوردستان کە زۆرترین پارێشیان هەیە دەرفەتی خوێندنیان لە زانکۆی هارفارتی ئەمریکا بۆ ڕەخساوە وتوانی ویانە کرێی خوێندن و مەسەفی ئەو زانکۆ گران بەهایە بکەن کە سەدان هەزار دۆلاری تێچێت یەک کەسم پێ بڵێن لە کوردستانەتی کوڕی هەرە دەوڵەمەند و دز و گەندەڵەکەی ئەو کوردستان جاوەرە ماستەریشی لەگەڵا تەواو بکەیت بە شەکل کاک نەوشیروان مستەفا خۆی لە نووسینێکە ئەڵێ کە وەڵای مامجەر ئاتەوە ئەڵێ من نە لە ئێستا نە لە ڕابردوودا نە پارەی تەقاعودی مرگتووە نە موچەم هەبووە نە ئێستا موچەم هەیە لە حکوومەت نە موچەم هەیە لە حیزب نە پارەی خانشینیش وەرەگرم ئەی زەحمەت نەبێ پێمان بڵێن بەچی چیای کوڕی خوێندنی تەواو کردووە بێژگە لە خوێندنی کوڕەکەی تری بەچی بە سەدان ملیۆن دۆلاری تێچێت بەچی تەواوی کرد ئێ خۆی نەباریوە کاکە ئەم ئەڵێ من لە دوای ڕاپەڕینەوە هیچ موچەیەکم نەبووە هیچ شتێکم نەبووە نە لە سەرکردایەتیان نە لە حکوومەتان نە خانشیان نە هیچم نەبووە ئەی بەچی کرد ها بەچی ئەگەر هیچ سەرچاوەیەکی بژێوی نەبووە بەچی لە ساڵی 2014 و لە گەرمەی ئەیگۆڕینە ڤێلایەکی لە لەندەن کڕیوە بە 9 ملیۆن پاوەند کە نزیکەی 700,000 دۆلاری ئەمریشی ئەو کاتە هاکات بێژگە لە خانۆکەی خۆشیان کە پێشتر هەیان بوو ئێستاش ماوێن تەحەدای کوڕەکانیشی ئەەکەم بڵێ وانیە و ئەو ڤێلایەمان نییە دێ بچی تو شەرەف و ویژدانتان گردە زەر دەکا شەرم ناکەن 10 ساڵ ئارام ئەحمەد بە پاسکیل بڕوا کرێکاری کات ها لە پاڵتاکە دابشن 2009 2500 ئیرۆ بم بە تەلەفۆن بۆ دکتۆر شاهۆ و بۆ نازانم فڵان و فیسار و سیمینەرم بۆکەن لە پاڵتاکە و کاتە سۆشیال میدیا و فەیسبوک وشانە نەبوو هیچی عەزیزان باشە شەرم ناکەن بەڕاستی ها شەرم ناکەن بەڕاستی من کرێکاری بکەم ئەو هەموو زەحمەتە بکێشم و چوار خوێڕی وەکو دەرباز و ڕێباز و نازانم عەلی حەمەساڵە و عەدە و نازانم چی ئەمانە ببن بە ملیۆنە و دۆڵەمەند بن تو شەرەف و واستان لێبێنم ئارام ئەحمەد قسە مەکە بۆ خەڵک کێرە ها خەڵک کارەکەی باوکتانە بوو چۆن بێدەنگ بن بەڕاستی چۆن بێدەنگ بن ئێوە هیچ شەرم لە حیا و حرمەتی خۆتان ناکەن ها ئێوە هیچ داناوەشن بەڕاستی هەزاران کەس وەکو ئارام ئەحمەد بە دڵ و بە گیان بەبێ ئەوەی داوای پۆستکەین داوای پارەکەین بەژەوەندیمانە بێ دیفاعمان لە ئێوە کرد ئێستا ئێوە چاکن و ئێمە خراپین ها ئێستا دانیشتون بە ملیۆنە خاتەم جیڤانەی ڕێبازەکەی کاکە کوڵە ڕێبازی کاکەی چی بابە تۆ دزی دەربازیان کردو بە ئەندامی خاڵی ڕاپەڕاندنی یەکەم دزە مەلەفەکەی لە بەغایە کەچی کاکە دەرباهی ڕێباز دەرباز کاکە ئەوەی کۆچ و کۆچبەران وەڵا کاکە دەرباز ڕێبازەکەی کاکە
کۆرە بڕۆ هەی هەتا یەک هەفتە هیچ و پوچ باشە هەتا یەک مانگ هیچ و پوچ ڕێبازی کاکە دەست ئەوە ڕێبازی کاکێ دەی ئێمە خراپین ئێمە گوێنەین ئێمە خەڵکانی بێئەدەبین بەڵام ئێوە بەئەدەبن بابەکە دڕێیتەوە بەئەدەبی 19 ملیۆن دۆلاری بردووە هەچێت لە خۆڵێ وڵام ملیارێک ماوە بەوە و بەخوا من 500 ملیۆن ماوە بەوە و کۆرە بڕۆ هەی نەگبەت هەی چارە ڕەش هەی دەست ئێوە حای ئێمەتان بر کاکە و ڕۆژە پیاکە بینیوە لەو کەبابخانەیە خەریب و پەلامارم بە وتی یا خۆماڵی کاول بێ ئارام ئەحمەد کاکە ئێمە دوای تۆ کەوتین کاکە وتی یاخوا خێر لە خۆ نەبینی بە حیات تۆ ئەوە هاوار کرد باوەڕمان بە تۆ کرد بۆیە دەنگمان بە گۆڕان نەکاکە تۆ بۆ ئێمە ئاوا ڕسوا کرد بە سەدان کەس لەو کوردستانەیە بە هەزاران کە دانیشە جن بە ئارام ئەحمەد ئەڵێ تۆ لە ئێمە کرد کاکە تۆ بانەواسە کرد ئەدوو دەنگ بە بە گۆڕان و دەنگ بە بە نازانم کاکەنەوە و ڕەمووی کاکە قسەکەشیان ڕاست دەی کاکە هەمووی جوێنم پێ ئەڵێ تۆ خەتای تۆ بوو کاکە ئێمن بە دڵ پاچی و پاچی چوزانم ئێوە ئاواکەن کاکە چوزانم ئێوە متمانەتان نەهێشتووە کاکە ئێسەوانە متمانە بێش کەسێ ناکەم ئەڵێ وڵا لە خوان گردەکەوە بەتەمان حیز دروستکەن کۆرە دەبڕۆ بەلا خۆیشی خۆتانەوە کاکە من لە هەموو تەمەنی سیاسیمە تەنها متمانە بنەوە شەو مستەفا کرد بۆ شازایەتەن ئەویش خەڵەتم کرد باشە غەڵەتم کرد بەڕاست متمانە بە هیچ کەسێ ناکەم من تازە جارێکیت سێرم لێیە کەسێ ئێستا بڵێ وەڵام من حیز دروستەکەم ئارام ئەحمەد دیفاعم لێکە دیفاعی چی لێکم کاکەی هاوار دیفاعی چی من لەو شەو مستەفام بە فریشتە ئەزانی پێم وا بوو لە ئاسمانەوە هاتووە کاکە سوزانم لە دوایە بابە کارنەوە شوام مستەفای ڕەحمەتی ئەگەر تۆ کوڕە هەیە خۆی توت کەسەکمان نییە کاکە ئێمەش کوڕمان هەیە برای من ئێمەش کچمان ئێمەش کەس و کارمان هەیە کاکە تۆ چۆن خەمی مناڵەکانی خۆتە لە سێمانی دووسێ خانوو لە لەندەن خانوو لە ئەمریکا نازانم چی خەڵکیش خۆ توت کەسەکی نییە کاکە ئەی ئێمە چی ئێمە چی یعنی ئێوە هەر بنەوەڕێن ئێمە قورسکەمان بێ لە دوورەوە هەی بەنەفرەت بن باشە هەی بەنەحلەت بێ بزوتەوەی گۆڕان و گردەکە باسە ئەو عومەری سێ عەلیە وەڵڵای حەقەن بچیتە ئەو گردا 100 گۆچانی پیاکێشی 100 گۆچان بکەشی بۆ پشتم لێە باشە خيار وخيار اللي يكتبناك تقول حامي حاجي محمود كشي داني شرع ولا من يقورم شي يقوري كاك شي يقوري لسر كوستي اخوان بين عدنا كان كاكا بوشيش بشن رازي اخوانا والله راسكيت خلشي كردستان لها بشان كان جر لي ابو خوتو بو بسو توكل هل جرطي بو لي اي شلون خو قعطيه وازاني همو انت الاوا لكاكي خويا بشان نادينو هموی ئەرشیڤ ناکەین بۆ ئێوە ئەگەر هەموو کورد بە ئاوا بەلایەکا بڕوە من بە تەنها خۆم بەلایەکا بڕۆم هیچ بۆم کێشە نییە هەروەکەم بەڕاستی تەواو ئەوە قاعیدەیە بەڵام ئەو نازانم کە یەکێتی و گۆڕ یەکێتی و پارتی لە گۆڕان شەریفتن زۆر شەریفتن پارتی بە ئاشکرا بنەماڵێ دەستەکەی کەشف درۆ لەگەڵا ناکە ناڵێ ئەی گۆڕین ئێمە مۆمەکە داگەسێنین ئەوە ناڵێ ئەڵێ ئێمە بنەماڵین و ئەمانەیە بنەماڵێ هەمەکارە بێت و چێ لەگەڵمانایە لە خزمەتیاین و چێ لەگەڵمان نیە دوژمنمان و تاو یەکێتی نیشتیمانی هەر بە هەمان شکڵ دەستەکەی کەشف و ئەزانین سەران یەکێتی هەمی خەڵکی دزی و پارەکۆکردنەوە و کاری مافیایی و خەو دەوڵەمەندکەوە بڕۆ لە ئێران و ئەفغانستان و تریاک و دەرمان بێنە بۆ کوردستان و گەنجەکان تووشی مەئسات و کوێرەوەری بکە و بڕۆ هەموو ئەوانە بکە ئەوەش حاڵی یەشێتی دەستەکەی کەشفە بەڵام گۆڕان ئێمەی خەڵەتانوە من بۆیە خەڵک کاگەرم تۆ بەرباسی گۆڕانە کاکە گۆڕان 10 ساڵ تەمەنی منی بردووە یاوار 10 ساڵ تەمەنی منی بردووە کوردنەوە شەو مستەفا چۆن وازیان لێ هێنم برای من چۆن لیان خۆشە بن والله دەسەڵات مەبێت ئیانم بە دادگایش کاکە خۆدیان خۆش نابن بە هیچ جۆرە کاکە خۆ گاڵتە نییە برای من دەی حرمەتێکی زۆرم بۆتان هەیە زۆر ماندوو بووم وە قسەیشم زۆر کرد ئیتر هەتا کاتێکی تر یەمەوە خزمەتان بەندەی ئارام ئەحمەد بچووکی هەموو ئینسانە شەریف و باشەکانە
هەموو دز و گەندەڵەکانی پارتی و یەکێتی و گۆڕان حسابی یەک مێشیان بۆ ناکەم بەڕاستی حسابی یەک قەلە باشکیان بۆ ناکەم هەرچی دز و گەنەخۆر و لات و لوتەیە لای من هیچ قیمەتێکیان نییە هەرچی ئینسانی شەریف هەیە لە هەر شوێنێکی ئەم دنیاە هەبێ ڕۆحی ئارامەحمەوە حەزەکە یەکێتی بێ حەزەکە ئێسەر گۆڕانە تڕەبێ حەزەکە حەسک بێ حەزەکە هەرچێ بێ یا بێ لایەن بێ مهمەوەیە ئینسانێکی شەریف بێت و دەستپاک بێ دز و درۆزن و گەنەخۆر نەبێ ڕۆحی ئارامەحمەدە شەیەکی خۆش بۆ هەموو لایەکان چاوتان ماجەکەم حرمەتم بۆتانەیە قەزای ئێوە خواتان لەگەڵ